کە باس لە بنیادنانی کەسێتیەکەین و گرنگیدان بەخوت. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە هەر پێویستمانە لە سەرەتای تەمەنمانەوە کە لەناو خێزانە پەروەردابین، خێزان هاوکارێکی سەرەکیمان بێلەوەی کە چۆن بمان خاتە سەر ئەو ڕێژکە و ئەو ڕێگا ڕاستەی کە کەسایەتێکی بەهێزمان بۆ دروستکات. دوجار کە کەوتینە سەر ئەوەی کە لای خۆماڵە کەسێکی کامڵە ئێتر بیر بکەینەوە، خۆمان بتوانین بڕیار لەسەر شتەکان بین، خۆمان بتوانین کەسێتیمان بەهێزکەین. ئەمەش پێویستی بەوەیە کە لە سەرەتایە ئایا بیناکەمان بە چات تا چەند بەهێز کردووە کە بتوانم لە تەمەنەکانی ترا ئەم هەنگاوە گرنگی پێ بم و پەرەی پێ بم. خودی خۆم تا چەند کاریگەری هەیە لەسەر بەهێزبوونی خۆم، چواردەورەکە و کۆمەلگا و ژینگەکەم لەگەڵ کەلتورەکەمان تا چەند کاریگەری هەیە لەسەر بەهێزبوونی خودی خۆم. و زۆر جار پرسیارمان هەیە ئەڵێ کەسێکی ماشەڵڵا زۆر باشە، کەسێکی ڕێک و پێکە، بەڵام ناتوانێت بڕیار بە، ناتوانێت خاوەن کەسێتی خۆی بێ. با بزانین هۆکاری ئەمە چییە و بەو کەسانشی کە بەهێزن چۆن ئەزمونیان لێوەربگرین. بۆ مابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا پشتیان جەمالمان کە وەکو ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایە بمیوانە. مامۆستا گیان زۆر بەخێر بەیانی بینەرانی باش، زۆر سپاس بۆ تۆ. بابەتێکە باز لە بنیادنانی کەسایەتیەکەین یاخود گرنگیدان بە خودی خۆ. مەبەستمان چییە لە بنیادنان؟ چۆن بتوانین ئێمە هەر لە سەرەتاوە کەسێکی وا دروستکەین کە کەسێکی بەهێز بێت؟ بەنای خۆی بەخشندە و میرەبان، تاوان زۆر سپاس بۆ میواندارەکەتان. سپاس بۆ تۆش. تاوان ئێمە ئەگەر بینە سەر بنیادنانی کەسێتی خۆی ئینسان، ئێمە زانستێک هەیە کۆمەڵێک چۆنەڵی بیردۆز هەیە لەسەر کەسایەتەکان، جۆرەکانی کەسایەتی. فرۆیدێکێکە لەو کەسانەی کە کۆمەڵێک بنەمای داناوە بۆ خودناسی کە مرۆڤ کۆمەڵێک صیفاتی تیا هەیە لەسەر ئەو بنەمایانە کەسایەتی مرۆڤەکانی دیاری کردووە. بیردۆزێکی ترێ پێوترێت بیردۆزی سیمات بە عەرەبیانی ڕوخسار ناسی. لە ڕێگەی ڕوخسارەوە تۆ ئەتوانی ینی کەسەکان دیاری بکەیت یاخود کەسەکان شێوازی قسەکردنیان. بیردۆزێکی ترێ ینی لە ڕێگەی تەنانەت ئیمزاکردن و خەتخۆشیەوە، ینی تۆ کەسایەتەکە بناسیت. تازەترین بیردۆز کە ئیشی لەسەر ئەکرێت بیردۆزی مایرز برێکس هەیە کە باسی کەسایەتەکان ئەکات، کەسایەتی مرۆڤ. بەڵام پێش ئەوە پرسیارەکەی بەڕێزت لەسەر خودناسی بوو کە مرۆڤ چۆن بتوانێت پەرە بە خودی خۆی بات. کاک سەرکۆ، یەکەم هەنگاو بۆ سەرکەوتنی ژیانی مرۆڤەوەیە کە خودی خۆی بناسێت. ئێمە ئەمڕۆ ئەگەر سەیری کۆمەلگای خۆمان بکەین، کێشە کۆمەڵایەتەکان هاوسەرەکان بەیەکەوە، کێشەی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵە، کێشەی بەڕێوبەری فەرمانگە بێت، بەڕێوبەری کۆمپانیا بێت لەگەڵ فەرمانبەرەکانیان، هەر هەمووی ئەتوانی بیژەڕینەوە بۆ تێنەگەیشتن لە خودی خۆی کەسەکە. ینی کە مرۆڤ لە خودی خۆی تێگەشت، زانی خۆی چۆن کەسایەتیە، کە چۆن پەرە بە خودی خۆی ئەدات، چۆن تەعامل لەگەڵ مامەلە لەگەڵ بەرامبەرەکانی ئەکات، بە ئاسانی ئەتوانێت ئەو کاتە ژیانی ئاسوودە بێت و ململانەیەک کە لە ناو دەرونیا هەیە نەمێنێت. ینی بۆ نمونە مایرز برێکس کێت باسی ئەکات، ئەم بیردۆزە تەمان خۆی زانایەکی نەمساوی بە ناوی کارلیۆن خۆوەکو نەزەری نووسیبووی، بەس نووسی بووی. بەڵام دایک و کچێک لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە تقریبان ماوەی 25 ساڵ هاتن بە فعلی چوونە ناو خەڵکە و پرسیاریان ئەکرد. ینی بیردۆز خۆی نەزەری جیاوازە لەوەی کە تۆ بڕۆی تیۆری بێ لە ناو خەڵکین بکەی. لە ناو خەڵکا پرسیاریان ئەکرد، کاک سەرکۆ تۆ بۆ لە براکەت ناچی، هەردووکتان لە یەک ماڵان، فڵان دراوسێ بۆ لە فڵان ئامۆزا بەیەکەوە، هەردووکیان لە یەک عەشرەتن بۆ لە یەک ناچن، بۆ سیراع لە بینیانە هەیە، ینی لە یەکتری تێناگەن. دوو هاوسەر بەیەکەوە هاوسەرگیریەکەن، دوای چەند ساڵە سێرەکەی لە یەکتری تێناگەن، بۆ ئەم ململانێ و سراع لەسەر پشتی بچکۆلە گەورە ئەکرێت. ینی بۆ لە یەکتری تێناگەن. ئەم پرسیارانیان کرد، گەشتن ئەو قەناعەتە ینی لە کۆتایە گەشتن ئەوەی کە مرۆڤەکان لە سروشتیانە لە طبیعەتیانە جیاوازن لە یەکتری، مستەحیلە پشتیوان لە سەرکۆ بچێت. ماماکان لە یەک دایک و لە یەک سکول لە یەک ماڵیشابەیەکەوە ئەژین، مستەحیل لە ئەم دوو برایە ئەم دوو خوشکە لە یەکتری بچن، بۆیە جیاوازی هەیە. کێشەکان ئەگەڕێتەوە بۆ ئەمە، هەر مرۆڤێک توانی خودی خۆی بناسێت، ئەو کاتە بە ئاسانی ئەتوانێت پەرە بە خودی خۆی بگات. زۆر باشە. ئەو خودەی خۆمان کە ناسیمان ئەکرێت بڵێن ئەتوانین گۆڕانکاریشی تیا بکەین. ئێمە بەیانیان کە لە خەو هەڵەسین ئەچینە سەر کارەکەمان، ئەمانەوێت بە جوانترین شێوە ڕواڵەتمان دەرکەوێت.
ئەچینە بەراوێنێک ئەگە بزانین شتێکمان هەیە کێشەیەکمان هەیە ئەمانەوێت زۆر جوامین کە ئەچینە دەرەوە بەڵام بۆچی هەندێک جار نامانەوێت ناخی خۆمان بگۆڕین ئەوەندەی کە گرنگی بەوە ئەدەکەمە لە ڕواڵەتەوە لە دەرەوە جوان دەرکەوین ئەوەندە گرنگی بۆ نادێکە ئێمە ناخمان چۆنە چۆن بیر ئەەکەینەوانێ ئەگەر کێشەیەکمان هەیە بادانیشم چۆن من گرنگی بە بەشێکی جوانکاری ئێم لە بەشێکی جەستەما گرنگی بۆ بم من گۆڕانکاری بکەم لە خودی خۆمان لەبەروی ئەمە لەوانەیە لەگەڵ ئەم کۆمەڵگای من لەگەڵ ئەم چواردەورەی من لەگەڵ ئەم کاری منە گونجاو نەبێت ئێمە ئەگەر باسی بکەین ئەو بیردۆزە وا باسی ئەکات کە مرۆڤ ئەتوانێت گۆڕانکاری لە خۆیان بکات بەڵام بۆ ماوەیەکی کەم ینی تۆ ئەتوانی سروشتی خۆت بگۆڕی تەبیعەتی خۆت بگۆڕی بەڵام مودەیەکی کەم ئەتوانین بڵین لە سا 25 بۆ لە سا 40 مرۆڤ بتوانێت بە پێی واقعەکە خۆی بگۆڕێت بەڵام ناتوانیت خودی خۆت بگۆڕی بۆیە هەڵە کۆمەڵایەتیەکان لە پەروەردەکردنی مناڵە لە ژیانی هاوسەرەوەکو باسم کرد لە فەرمانگەیەکە کە کەسێک سەیرەکات بەرامبەرەکەی وەکو خۆی نییە خەفەتی پێ ئەخوات دایک و باوکێک سێرەکەن مناڵەکەیان تەبیعەتیان جیاوازە لە مناڵێکی تریان سێرەکەی یەت ئەڵێ باشە خوشکەکەت بۆ وایە براکەت بۆ وایە تۆ بۆ وانی ڕۆڵە لە چی ئەچی تۆ یا دوو برابەیەکەوە باشە تۆ بۆ لە براکەت ناچی ها کێشەی لێ دروست ئەبێتەوە ئەمانە ئەتوانین بۆ لە ماریز برێکسا جیای کردوتەوە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە دوو تایپمان هەیە پارێزگار و کراوەکان ینی پارێزگارەکان ئەو کەسانن کە دایمە حەز بە تەنیا ئەکەن هەر خودی خۆیان وایە سروشتی خۆی وایە بە قەرەباڵغی ئیزعاجە بێت بە میوانی زۆر ئیزعاجە بێت بە دەنگەدەنگی زۆر ئیزعاجە بێت بۆیە جاری وایە تۆ سێرەکەیت یاندی مناڵێکی خۆتت هەیە کە میوانداریەک دێت ماڵی خاڵێتی ماڵی پورێتی ماڵی مامێتی بانگی ئەەکەیت ئەڵەی کوڕم وەرە کچم وەرە بە خێراتنیان بکە ینی شەرم ئەیگرێت بە خێراتنی نکیانەکات و ئەچێتەوە ژوورەکەی خۆی ئەم دایک و باوکە لیانە بێ بە کێشە ئەی مناڵەکەمان بەخوا گۆشە گیرە بەخوا نەخۆشە ئەمە بۆ لەوانی بیبە بۆ لای دنیای دکتۆر ئەمە نەخۆشی نییە ئەمە تەبیعەتی خۆی وایە ئەم مناڵە بەو قەڵەباڵغیە ئیزعاجە بێ کەسی گەورە خۆی کە ئەڕوا بۆ میوانداری لە سەعاتێ زیاتر یان یەگەر پارێزگار بێ لە سەعاتێ زیاتر ناتوانێت دابنیشە دوای سەعاتەکە هەڵەسێ ماڵتانەوە بێ خوا حافیز بەڵام پێچەوانەکەی کە کەسە کۆمەڵایەتیەکانن کەسە کراوەکانن ینی بەردەوام تا 2 سەعات 10 سەعات دابنیشە لە شوێنێکا قسە بکات ئیزعاج نابێ پێی بۆی ئەم تایپانە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە ینی سێرەکی لە کۆمەلگای ئێمە هەیە ئەبێتە هۆگاریەوەی چونکە خودی خۆیان ناناسن ئەبێ بە کێشە بۆی هەندێک جار مرۆڤەکە لێرەیە باسی ئەومان کرد کە بتوانێت پەرە بەخۆی با خۆی بگۆڕێ هەندێک جار هەوڵەیە خۆی بگۆڕێت ینی گوناحە سێرەکەی لەلایەن دایکەوە لۆمە ئەکرێت لەلایەن باوکەوە لەلایەن براوە لۆمە ئەکرێت ئەرێ تۆ بۆچی وایت تۆ بۆ خۆت ناگۆڕی ئەوێ خۆی بگۆڕێ سێرەکەی سەرکەوتوو نابێت ینی لەوانێت تووشی هەر نەخۆشی دەرونیش بێت سڕائێک بێت بۆیە من ینی لێرە وەکو هەمووکو توێژەرێک هەمووکو ڕاهێنەرێکیش لە بوارەکەیە ینی پێویست ناکات ئەگەر براتە ئەگەر خوشکتە ئەگەر مناڵی خۆتە ینی منداڵی خۆتە دایکێکی باوکێکیت پێویست ناکات زۆری لێ بکەیت کە ئەم کەسە خۆی بگۆڕێت باشە مامۆستا زۆر کات من هەر لە پێشەکێکە شاوتم ینی من زۆر شتەکان ئەچمەوە بۆ سەرەتا ینی دایمە تۆ لەگە بینایەکی باش کرابێ جوان ئەتوانی بناغەیەکی زۆر باشتە بێتوانی بینایکی باشی بەدڵنیایی ینی ئێمە ئەم بابەتانە ئەگەر لە سەرەتاوە لەناو خێزانێکی تەندروستەوە ئەم شتانە ڕاهاتبین ئەتوانی بڕوامان بە خۆمان بێ ئەتوانی خودی خۆمان بدانزین ئەتوانی کەسێتی بەڵام ئەگەر نەمازانی لە تەمەنێکا بیرماکەوتەوە ئەبێ بە نواندن زۆر جار ئەم نواندنە تێشە سەرکەوتوو نابیت لەبەرەوەی کە تۆ چەند ماسکێکە پۆشیت چەند گرنگە من بە سروشتی خۆم ئەم بابەتەم لەلا بێت چەند گرنگە بە سروشتی خۆم خودی خۆم بناسم یانی ڕۆژێکیان لەو شوێنەی بەڕێزی دکتۆرێکی بەڕێز دانیشتم دکتۆرێکی مناڵان باوەڕکە تکای لە خەڵکەکرێ دایکان و باوکان کاتان لێکە مناڵەکانتان با بچێتە دەرەوە با بچێ خۆڵایی بێ با بچێ یاری بکە وازی لێبێنن لە شوقەکە دەرگای لێدامەخە و ئایپادێک و مۆبایلەکەی خۆت و چەند شتێک خستۆتە بەردەمی و ئیندۆمی و چەندی خواردنی ناتەن دروستێتێ بەداخۆ ئێستا بۆ بە دیارتە ینی پێش پرۆگرامەکە باسی بابەتێکمان کرد کە بابەتی زمان بوو بەڵام مناڵێکە 10 ساڵە لەوانێت لە من و تۆ ماشەڵا باڵای بەرزتریش بێ بەڵام 4 کەلیمە نازانێت قسە بکات خاوەنی کەساتی خۆین کەواتە بینای ئێمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خێزان هاوکارمان بێ بۆ ئەوەی کە بتوانین لە خۆناغەکانی تری تەمەنە من دەستی کەس نەگرم خۆم دەستی خۆم بگرم لە هەموو کارەکانە نەک خێزان ژینگە گەورەترین کاریگەری هەیە ژینگەی ماڵەوە بە دەرەجەی یەکەم ژینگەی قوتابخانە بە دەرەجەی دووەم ژینگەی دەرەوە هاوڕێکان بە پلەی سێم ینی ئەتوانین بڵین کاریگەری هەیە بۆیە مناڵ بە پێچەوانەوە دەروون ناسەکان ئەڵێن هەموو منداڵێک پێویستی بەوەیە
پێویستی بەوەیە کە ڕۆژانە یەک کات ژمێر بڕواتە دەرەوە تێکەڵ بە مناڵی دەرەوە بێت بەڵام تۆ ئەتوانی سنووری بۆ دابنی ینی کۆمەڵێک مناڵ هاوڕێ باش لە کۆڵانەکە هەیە دراوسێتە ینی با تێکەڵ ببێ لەوە ئەترسێکە خوانەخواستە تووشی کارەسات یا تووشی قسەی خراپ ببێ ئەمانە خۆت ئەتوانی کەسانی تایە لەگەڵ یان نابێت ئەمە ئاساییە بەڵام نهێڵی بڕاتە دەرەوە بە ناشکوری نەبێ ژیانی ئێستا خەریکە تقریبا لە شارەکان هەموویە بێ بە ژیانی شوقا ئیترەوە ئەوەی تر تەبان مناڵ وێرانەکە لە بەروێ مناڵە چوونە دەرەوەی نییە ئەڕاتە ناو پارکێکی شەویاریەکە دایک و باوکەکەی خۆی لەگەڵ یایەتی و ئاسایانی ڕەفاقەتێمانە نامێنێ بۆیە باشترین ژینگە کە مرۆڤ بتوانێت خودی خۆی تیا بگۆڕێت ئەوێت کە تەجروبەی فعلی هەبێت لە دەرەوەی ماڵی خۆی لە دەرەوە شت وەربگرێت ئەمە دروستی ئەکات بەڵام بۆ مۆزوع ئەوەی کە متمانەی بە خۆی هەبێت ئێمە ئەگەڕێنەوە سەر ناسینی کەسێتیەکان لە بڕیاردانا کەسێک ئێوە بڕیار بات ناتوانێت بڕیار بات کەسانێکی در بڕیاری بۆ ئەدەن ینی خاوەنی کەسێتی خۆی نییە ینی کەسانەکەن لەوانەیە زەواجیشی کرد بێت مناڵی هەیە بەڵام خۆی خاوەنی بڕیار نییە لەبەرەوەی لە ژینگەیەکا گەورەکراوە هەر لە مناڵی و دایک و باوکی بڕیاریان بووە هەتا زەواجەکەشی لەوانی دایک و باوکی بۆیان هەڵبژارد بێت بۆیە نەیتوانێەوە بڕیار بە ئەم کەسایەتیانە عاتیفیەکانن زیاتر چکە دوو جۆر کەسایەتیمان هەیە لە بڕیاردانە دوو جۆر کەسایەتیمان هەیە یەکێکیان پێوترێت سۆزدار یعنی عاتیفی دووهەمیان پێی ئەوترێت بیرمەند واتە عەقڵانی تینکەر یعنی بە ئینگلیزیەکەی کەواتە ئەو کەسانەی کە عەقڵانین بەردەوام بڕیارەکانیان بەدەست خۆیانە جوان جوان بیری لێ ئەکەنەوە پێش ئەوی بڕیار بات لە هەموو کارێک لە خوێندنی لە ژیانی لە هاوسەرگیری لە پەروەردەکردنی مناڵی لە ژیانی خۆی ڕۆژانە بەردەوام بیری لێ ئەکاتەوە لە کارەکان ئینجا دوای بڕیاری لێ ئەدات بۆیە ئەبینیت ئەم جۆرە کەسایەتیانە زۆر متمانیان بە خۆیان هەیە کە بڕیارێکیش ئەدات چەند تەدەخولی تیا بکرێت لەلایەن دایکەوە لەلایەن باوە لەلایەن خەزوور و لەلایەن هاوڕێ و لایەن کەس بڕیاری خۆی ناگۆڕێ چکە جوان بیری لێ کردوتەوە ئینجا بڕیاریە بەڵام کەسە سۆزدارەکان بەداخەوە ینی زوو زوو بڕیار ئەدەن و پەشیمانیش ئەبنەوە و فەشەلی شێنێن لە بڕیارەکانە لەبەرەوەی بە عەتف ینی بە سۆزداری بڕیار ئەدات بۆ لە بڕیاردانە ئەو جۆرە کەسانی کە ئەبینی متمانیان بە خۆیان هەیە هەل لە مناڵی وای لەسەر ئەوە ڕاهاتووە کە کەسێک بێت متمانەی بە خۆی هەبێت و بتوانێت خۆی بڕیاری خۆی بات زۆر باشە ئەم متمانە بەخۆبوونە و ئەگات لەوەی کە کەسایەتێکی بەهێزی هەبێت بەڵام هەندێک کەسیشمان هەیە هەر ڕۆژە جۆرە کەسایەتێکی هەیە هەر ڕۆژە ئەوەندەی کە چاوی لەسەر کۆمەلگاکەی ئەوەندەی کە چاوی لەسەر ئەو کەسەی بەرامبەرێتی ناوێت کەسایەتی خۆی بە کەسێکە بینێت وە ئەو شتێکی هەیەیان کەسێتێکی تۆزێ جیاوازە بۆ سبێنێ هەوڵە ئەوی شۆک و ئەو هەماشت دووبارە بکاتەوە توانین بەلایەکتە بڵێن کەوەی کە چاولێکەریە ئەم جۆرە کەسانە ئەتوانی بڵێ هەرگیز نابنە خاوەنی کەسایەتێکی خۆیان ئێمە ئێستا ئەگەر هینێکی لێ بواە وای دووەردێکی لێ بواە کۆمەڵک تەمرین هەبوو ئەمە لە دەورەکەی خۆمانە ینی دەوری ناسینی کەسێتی کە ئێڵێنەوە بە دوو ڕۆژە 10 سەعاتە کۆمەڵە شتم ئەکێشا ئەو جۆرە کەسایەتیانی کە باسییان ئەەکەیت پیانەوترێت حەلەزۆنی حەلەزۆنی ینی کە ڕسمێک دروستەکەی ڕسمی حەلەزۆنێک ئەوە پێچاو پێچەکە ئەو جۆرە کەسایەتیانە ئەو جۆرە کەسایەتیانن ینی لەسەر هیچ شتێک جێگیر نین بۆ نمونە بڕیار بەدەست خۆی نییە چاولێکەری ینی هەر کەسێک شتێک بکات حەزەکە یەکسەر لاسایی بکاتەوە و چاولێکەری بکات ئەمانە ئەبینی 6 مانکارێک ئەکات تیا سەرکەوتوو نابێت یەکێکە بینێ ئیشێکی تر ئەکات ئەڕوا ڕێک ئەیگۆڕێ ئیشەکەی لە کەناڵێک ئیشەکات کەسێکی ترەوێت لە کەناڵە سەرکەوتووە بۆیە واسی کەناڵەکەم بۆمان ینی ڕاگەیەندکارین بۆی کە سوودی هەبێ سێرەکەی ئەبینێ کەسێک گوۆ ئەمانە توانای ئەو بیر لەوە ناکاتەوە بیرمەندانە نییە لەگەڵ ئەوە عاتیفەکەی حەلەزۆنەکە بەسەر یازا ئەچێت ئیشەکەی ئەو بکات ئەچێتە کەناڵێکی درکاتە گەزانی لەو کەناڵە کە ئەو ئەچێتە ئەوێ لەوەی خۆی سەرکەوتوو بووە بەس کە ئەچێتە ئەوێ ئەو توانایی نییە بۆیە سەرکەوتوو نابێت بۆی ئەو کەسایەتیان ناتوانین بنین ناویان برین ئەو کەسانەوەکو حەلەزۆنی وان ینی یاری ئەەکەن لەسەر چی یاری ئەەکەن وەکو ئیسپرنگێک یاری ئەەکەن لەسەر کەسایەتیەکانیان بەڵام سروشتی کەسایەتەکان ئەوانی باسمان کرد ماریزی بەس باکسیانەکە لە بڕیاردان ومانەیە کە سۆزدار بوو طبیعەتیان گۆڕینی زۆر زەحمەتە کوردەواری خۆشمان ئەڵێ خویەکە گرتی بە پیری بە شیری قەت داینانی بە پیری یعنی ئەم وتەیە وتەکەی مایرز برێکسەکە سروشتی ئەم مناڵە لە مناڵیەوە لە ناو ژینگەکە چۆن پەروەردە بوو لەگەڵ یاڕۆی سروشتی خۆی چۆن بوو گەورەش بێر بە هەمان شێوە ئەڕۆ بۆیە ینی ئەوە لە بڕیاردانە ئەومان باس کرد بەڵام دوو کەسایەتی ترمان هەیە
کاک سەرکۆ لە ئیدارەیە لە کارگێڕیە یعنی کەساتیمان هەیە لە کارگێڕیە زۆر توندە ینی زۆر توندە لە بڕیارە سێرەکەیت بە هیچ شێوە عەتف بەکار نایە لەگەڵ بەڕێوەبەرێکە لەگەڵ فەرمانبەرەکانیە کە بڕیارێک ئەدات بڕیارەکانی توندە ینی لە مەوعیدا دوان ناکە ئەمانە پێیان ئەوترێت بڕیاردەر ینی یەکلاکەرەوەن کە بڕیارێکی داگەڕانەوەی نیە بەڵام جۆری دووهەمیان تێوی دوێن پێوترێ ئاسانکار زیاتر بەلای عاتیفی هاچن یعنی کار ئاسان ئەکەن بۆ کارمەندەکانیان یا بۆ بەرامبەرەکانیان بۆیە لە کاتێکا جاری وایە تۆ بەڕێوبەرێکت هەیە لە فەرمانگەیەکە لە کۆمپانیایەکە لێرە لە کەناڵی کورسات ینی بەڕێوبەرێکت هەیە کاتێ ئەبینی سێرەکەی لەسەر مەوعید زۆر مصڕە جام جۆرە کەسایەتیانە دایمە ئەیبینی پەلە لە ئیشا ینی یەک دقەیەمێنێ بۆ دەستپێکردنی بەرنامەکە دقەیەکی ماوە لەگەڵ دقەکە هەمووی حاضر بێ ئەها پێڵەن جددی لە ئیشی خۆمانە لەگەڵ نیو دقە دواکەوی تریکا بە هەرا دەڵێ دنیا کاول بۆ لی بۆچی نیو دقە دواکە و بۆ ئەوە بوو بەرامبەرەکانی چونکە لی تێناگات ئەڵێ بەخوا دڵی ڕاقە بەخوا قسەی ناخۆشە ئەنگە کۆمەڵگای ئێمە وایە حتا تەنانەت پارێزگارەکان کە باسمان کرد ینی حەزیان بە گۆشە ژیری تۆزێک بەتەنیایی حەزەکەن بەتەنیا بن بۆی جوان ژیانی خۆیان ڕێک بخەن کۆمەڵایەتەکان ئەوانی کە کراون دایمە تالیقیان لێداوە بۆنە تۆ کەسێکی لودبەرزی ئەرێ خۆت بەچی ئەزانی بۆنە تێکەڵی خەڵک ناکەی بۆ ئەوە گۆشە گیر خۆت ڕاگرتو یعنی قسانە لە کۆمەلگای خۆمانە ڕوئەیە بۆ ئەگەر ئەم علمە ئەم زانستە هەموو کەسێک لە ئێمە خودی خۆی ناسی کە ئەم شێوازانە هەیە ئەم کەسایەتیانە هەیە ئەو کاتە من بە ئاسانی مڕاعاتی کاکسەرکۆکەم مڕاعاتی پەیوەندخانەکەم مڕاعاتی فڵان کەسەکەم ئەزانم کە ئەم خۆی سروشتی خۆی وایە لێ عاجز نابوو دڵم نایگیرێ کەسێک کە خودی خۆی ناسی کەسێکە کە عاتیفیە لە بەعزێ بڕیارە کاتێککە بڕیارێکی مەسیریە بۆ نمونە زەواج بڕیارێکی مەسیریە ینی نابێت کەس تەدەخولی تیا بکە ژیانی خۆتە وێ ئەگەر تۆ عاتیفی بی خودی خۆتە ناسی ئەو کاتە پێویست ناکات تۆ بێت چی بکەی ئەبێ بی بە کەسێکی بڕیاردەر ئەبێ بی بە کەسێکی عەقڵانی جوان بیر ئیشەکان بکەیت تۆ کاریگەری قسەی بەرامبەرەکان هاوڕێیەک تا کەسێک قسەیەکت بۆکە نەبێتەوە ئەوەی کە تۆ بڕیارەکەت بگۆڕیت ینی کە خودی خۆت ناسی ئەو کاتە بە ئاسانی ئەتوانی پەرە بە خودی خۆت بیت و خۆت بە پێی واقعەکە بگونچێنی باشە زۆر جار مامۆستا کاڵی خودی خۆت بزانی من لەبەرەوەی بەردەوام بەرنامەکان بەر هەموو جۆرە کەسایەتەکانەکەوین ئەو کەسانەی کە یۆگاکەن بەڕاستی کەسانێکن کە هەر سریان کە زۆر لەسەر خۆن کەسانێکی زۆر مامەڵەکانیان جیاوازە کەسانێکن ینی کە پرسیاری لەکەیت ئەڵێ من بەستەنها خۆمنی من دوو کەسم ینی بۆ نمونە مەگەر بڵێ بە نمونە من سەرکۆ دوو سەرکۆم سەرکۆیەک لە ناو خۆمە ئەو سەرکۆیم دۆزیوەتەوە بۆیە بەردەوام گفتوگۆ لەگە خۆماکەم بۆیە هەستیان پێکەی کە بەخشندن هەستیان پێکەی کەسێکن وزەتێنێ هەستیان پێکەی ڕازگۆن لەگەڵت ینی متمانیان پێکەی ئەم هەموو نیشانە جوانیان تیا و بۆ بە نمونە بۆ ئەو کەسانم هێنایەوە ئێمە وەکو خۆمان تۆزێ پەلەمانە لە ژیانە بەردەوام ڕۆژانە هەڵپەمانە وەختێک بە خۆمان لازانی قەتم پرسیارە هەمومان لێمان کراوە ئەرێ تۆ بۆ دەنگەنیە لەکوێی بۆ بەخوا کاتم نییە کە سێری شەکەی ئیشەکەیەوە نییە کاتی زۆر زۆرە بەڵام خۆی سەر لێ شایشی بۆ خۆت دروستکرەوە تا چەند گرنگە ئێمە بەردەوام لەگەڵ خۆمانە بتوین بەردەوام بزانین کێشەکانمان چییە خۆمان ئەگەر پێمان چارەسەرکرا خۆمان چارەسەریکەین کاتەکانمان بگەڕێنینەوە کات بم بە تۆ بڕوا بکە جوانترین ڕفتار و ئەو بەڕێستان باشترە زانین باشترین ڕفتار ئەوەیە کە ئەگەر خۆم ناسی باگوێ لە تۆ بگرم هەتا تۆ تەواو بیت ئێمە قەتە شتەمان زۆر بەکەمیتە ینی هەزەکەین تێکەڵەمین بە ناو یەکترە ئەمانە تا چەندێمەوە لەیەکا کە بتوانین ڕێچکەیەکی خودناسی خۆمانە بێت هەر هەمووی گەڕێنینەوە بۆ خاڵی یەکەم کە واسمان کرد خودناسیەکە دوو تایپی کەسایەتیمان هەیە پارێزگار و کراوەکان کەسە پارێزگارەکان کاکسەرکۆ زۆر هادی ئەن لە ژیانیانە و زۆر لەسەر خۆن ینی حتا تەنانەت لە قسەکردنە کە قسەی لەگەڵ ئەەکەی دەنگی ئەوەندە نزمە جاری وایە پێی ئەڵێ یەک تۆستکار لێکم دەنگی بەرزکەرەوە با جۆم لێت بێت ینی ئەوەندە دەنگیشی نزمە پاشان لە شۆفێریکردنە ینی تەنانەت لە شۆفێریکردنە کاتێک کە شۆفێری ئەکات کەسە پارێزگارەکان ئەوەندە مولتەزیمە ینی بە ڕۆشتنی جادەوە مستحیل ئەگەر نووسرا بێ 60 بیکا بە 61 لە 59 لە 58 ڕوا لە سایدی خۆی لا نایەت بە نیزامێک ئەڕوات ینی زۆر پابندە بە یاساوە بەڵام کەسە کراوەکان
تۆزێک لە کۆمەلگای خۆمانە کە بیان بینیت هەڵە شەییان پێوە دیارە خراپیش نین کەسایەتی نین بەڵام ئیشەکانی ئەوەندە ئەوێ بە پەرۆشی بینەوە بیکات وا دەرەکە بۆیە تەنانەت لە سایقیشە لە شۆفێریە کە ئەیکەی لە ترافیک لایتێکە ترافیکەکە جارێن نەبوو بە قاچی لەسەر بەنزینەکەیە هەمبەڵە بە بەینەکە ئەکات یعنی ئەمە جۆری ئەو کەسایەتی خۆەتی لەبەرەوە گوێگرتن کەسە پارێزگارەکان یان کاتێک کێشەیەک یەتە بەردەمی مەناعەتی نییە شەو ڕۆژێک دابنیشە لەگەڵ بەرامبەرەکەیە گوێی بۆ بگرێت قسە ناکات بەس گوێی بۆ بگرێت بەڵام کەسە کراوەکان ئەوانەی کە زیاتر کۆمەڵایەتی نوێنی حەزەکەن جاری وایە کە تۆ لە 10 دقەیە قسەیەکی بۆکەی 3 جار قسەکەت پێ ئەبڕێت وە سروشتی خۆشی وایە جاری وایە ینی هەندێک جار تەکلیفی لێەکە یەڵی تو خوا ئەو خۆت بگۆڕێ ینی ئەمە خۆت بگۆڕە مودێک بە قسە دەکات بەڵام دوای کاتێک گەزانیەتەوە سەر ئەسڵی خۆی کە بە تەنیایەتەوە سەر یاکە لە تۆ جیا ئەبێتەوە ئەسڵی خۆی بۆیە پێویست ناکە ئێمە لە کۆمەلگای خۆمانە وەکو باسم کرد هاوسەرەکان بەیەکەوە دایکان و باوکان لەگەڵ مناڵەکانیانە خوشک و برا بەیەکەوە یعنی ئەمە بکەن بە کێشە هەوڵ مەیەکە سروشتی کەسایەتی کەسەکان بگۆڕی چونکە تۆزێک زەحمەتە و کێشت بۆ دروستەکە بێتاقەتیشتان ئەکات هەندێک جار لە بینی هاوسەرەکانە لەوانەیە بێتەوە ڕوودانی جیابوونەوە یعنی هەندێک جار ئێمە هەندێک سفاتێ باسی ئەەکەین کەسە پارێزگارەکان تۆزێک لە پارەیە لە مەسرەفکردنە زۆر حەریسن لەسەرەوەی پارە زۆر سەرف ناکەن بۆ شتێک نەزانێ زۆر بەسوودە پارە سەرف ناکات بەڵام کەسە کراوەکان دەستیان بڵاوە لە پارەیە دەستیان بڵاوە جاری وا هەیە لە بۆ هاوسەرگیری لە مەرحەلەی چۆنەڵی دەستگیران ناریە کچ و کوڕێک بێکەوە هاوسەرگیری ئەەکەن ئەم خودنەناسیە ئەم تێنەگەیشتن لە خودی خۆت و خودی بەرامبەرەکەت جاری وایە باشترین هاوسەری دەستکەوتووە لە مەرحەلەیەکە خۆی کەسێکی چیە خۆی کەسێکی کراوەیە ئافرەتەکە بەڵام هاوسەرەکەی کەشوی پێکردوە کەسێکی پارێزگارە تایپێکی جیاوازە لەو کەسایەتیەکیان جیاوازە طبیعەتیان جیاوازە بەس تێنەگەیشتون لە یەکتری سەرەتای ژیانیانە ئەڕۆنە دەرەوە بۆ شوێنێک بۆ مەطعامێک یا داوای شتێکەکەڵێ ئەوە مودێک بێکەوە ئەڕۆنە دەرەوە ئەم پارێزگارە ئەزانێ پارە بۆچی سەرفەکات بۆ زۆر شت سەرفی ناکە ئەو کراوەیە دەستی بڵاو حەزەکات زۆر شت بکڕن ئەم بە پێویستی نازانێ لەم مناقەشانە لەوانەیە لە 6 مانگی مەرحەلەی دەستگیرانێریە کشەکە بگاتەوە قەناتە بڵێم پیاوە ڕەزیلە ئەم بەقەڵکی هاوسەری من نایە بۆ معلومات لەوانەیە باشترین هاوسەریش بۆی دەربچێت بەڵام لەبەر ئەوەی شارەزایی طبیعەتی یەکتریان نییە لێرە بڕیارێکی هەڵەیە ئەڵێ چی ئەڵێ بەخوا بەکەڵکی من نایە ئەمە ڕەزیلە ڕەزیلی نییە بەڵکو چییە دەست ئەگرێتەوە بۆیە ینی ئەم خودناسیە زۆر گرنگە بۆ کۆمەلگای ئێمە زۆر گرنگ کە ئەم شتانت زانی شارەزای خودی خۆت بوویت بە خوێندنەوە تامان بە ئیزنی خوا ئینشاءڵڵا لەوانەیە کتێبێکم هەیە لەسەر خودناسی ڕێک ئەمانی باسی ئەەکەم لەناو کتێبەکەیە ئەگەر فریای پێشنگای نێو دەوڵەتێکە بکەوێت ئەوە بە هەدیە بۆ ئێوەش بۆ کورسات و بۆ خوێنەرانیش ئەگاتە بەردەستیان بۆ ئەم خودناسیە ضرورە بەڕاستی ینی کە ئەم خودناسیە کرا بە هیچ شێوەیە کێشە لە بینی هاوسەرەکان یا بەڕێوەبەر و فەرمانبەرەکانی دروست نابێت دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا بە هیوایەوەی ئەم بابەتە گرنگانە کە بتوانین ئێمە هەمومان بەگشتی سوودی لێ ببینین توشکە زۆر جار لە ڕێگەی گفتوگۆکانەوە بیرەکەینەوە دەی بە هەبساین خۆمان چین دایمە پرسیارێکن دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس